شەڕی ئیسرائیل و فەڵەستین یان دروستتر حەماس و ئیسرائیل لاتیوارەوە ورد و درشتی و ڕووداوانە و دەرەنجام و لێکەوتەکانی بزانە. تا ئێستا بارودۆخەکان بەم شێوەیە. ئەمڕۆ 9 تشرینی یەکەم سوپای ئیسرائیل ڕایگەیاند لە ماوەی شەوێکدا سەدان ئامانجی حەماس و جیهادی ئیسلامیان لە کەرتی غەزەدا کردوتە ئامانج و 4 فیرقەی شەڕکەریان ڕەوانەی باشوور کردووە و لەوێش بەردەوامن لە شەڕکردن لەگەڵ چەکدارە ئیسلامیەکان. ژمارەی کوژراوانی شەڕەکە 1100 کەسە. غەزە وەک ناوەندی هێرشە سڕەکانی ئیسرائیل، شەڕ لە نێوان هێزەکانی ئیسرائیل و گروپی ئیسلامی حەماس لە 7 بۆ 8 شوێن لە نزیک غەزە بەردەوامە. ئەمەش 2 ڕۆژ دوای ئەوەی چەکدارانی حەماس 700 ئیسرائیلیان کوشت و دەیان کەسی دیکەیان بەدیل کرد. ئەمەش بە گەورەترین و کوشندەترین هێرشە شمار دەکرێت بۆ سەر خاکی ئیسرائیل لە دوای هێرشەکانی میسر و سووریا لە شەڕی یۆم کیپور. کامێشوەکەی دەگەڕێتەوە بۆ 50 ساڵ پێش ئێستا. لالایەکی دیکەوە چەکدارانی حەماس بەردەوامن لە پەڕینەوە لە غەزەوە بۆ ناوخاکی ئیسرائیل. فڕۆکە جەنگیەکان و هەلیکۆپتەر و تۆپخانی ئیسرائیل لە شەوێکدا زیاتر لە 500 ئامانجی حەماس و جیهادی ئیسلامیان لە غەزە کردوتە ئامانج. وەزارەتی تەندروستی فەڵەستین ڕایگەیاندووە لە ڕۆژی شەممەوە زیاتر لە 400 کەس لە نێویشیاندا دەیان منداڵ لەو هێرشانەدا کوژراون کە بەوتەی سەرچاوەکان هێرشەکان ڕاستەوخۆ بۆ سەریەکەی نیشتەجێبوون و مزگەوتەکان بووە کە بەشێکی زۆری هاوڵاتیانی مەدەنی لە ترسی هێرشەکان لە ناو مزگەوتەکان خۆیان داڵدەداوە. کۆلۆنێل جۆناسان کۆنریکۆس وتەبێژی سوپای ئیسرائیل ڕایگەیاند ئیسرائیل نزیکی 100,000 سەربازی ئامادە کردووە بۆ جەنگ و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ حەماس. وتەبێژی ئەنجومەن یاسای نیشتیمانی کۆشکی سپی پشتڕاستی کردەوە کە چەندین ئەمریکی بەدەستی هێرشبەرانی بزوتنەوەی حەماس کوژراون. تایلەندیش ڕایگەیاند 12 هاوڵاتی وڵاتەکەی کوژراون و 11 کەسیش بەدیل گیراون. هەنگاریا لە ماوەی شەوێکدا 250 کەسی لە ئیسرائیل لە ڕێگی ئاسمانیەوە ڕەوانی وڵاتەکەی کردوتەوە. بازاڕە جیهانیەکان تێکچوون. ئەمڕۆ دووشەممە نرخی نەوت لە ئاڵوگۆڕی بازرگانی ئاسیادا زیاتر لە $3 بەرز بۆتەوە. ئەمەش بەهۆی قوڵبوونەوەی نادڵنیایی سیاسی لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نیگەرانیەوەش دەبینرێت کە ئێران بێتە ناو هاوکێشەی دابینکردنی نەوتەوە. چەند کۆمپانیایەکی فڕۆکەوانی نێودوڵەتیش لە ژێر ڕۆشنایی هێرشەکەی بزوتنەوەی حەماس خزمەتگوزاری گەشتەکانیان لەگەڵ تەل ئەبیب ڕاگرت و ڕایانگەیان چاوەڕێی باشتربوونی دۆخەکەن. پلانەکەی حەماس چی بوو؟ حەماس هەڵمەتێکی وردی فریودانی دەست پێ کرد لە سەرەتای هێرشەکانیدا بۆ سەر ئیسرائیل بە وتەی بەرپرسە واڵگریەکانی ئیسرائیل لە ماوەی 6 مانگی ڕابردوو حەماس لێتپاکی خۆی نیشاندا بوو کە ئامادەی جەنگ و ڕوبەڕووبوونەوە نییە لەگەڵ ئیسرائیل. بەڵام بە گوتەی جەنەڕاڵ یاکۆڤ ئەمیدرۆری خانەنشینکرا و هێرشەکان وێنەرایەتی شکستێکی گەورەی سیستەمی هەواڵگری و ئامێری سەربازی ئیسرائیل دەکات. یارمەتیەکانی ئەمریکا جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕۆژی یەکشەممە بۆ دووەم ڕۆژی لەسەر یەک لەگەڵ بنیامین ناتانیاهو سەرۆک وەزیرانی ئیسرائیل قسەی کرد و گوتی پشتیوانی تەواوی خۆم بۆ گەلی ئیسرائیل لە بەرامبەر هێرشی تیرۆرستانی حەماس دەردەبڕم. لوید ئۆستین وەزیری بەرگری ئەمریکاش ڕایگەیاند ئەمریکا چەندین کەشتی و فڕۆکی سەربازی بۆ ئیسرائیل دەنێرێت.